بەغدایەکان سەر لە نوێ وەک ساڵانی ڕابردوو پێشوازی مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەن. خەڵک بە پەڕۆشەوە بازاڕی خۆیان دەکەن بۆ ئەوەی کەلوپەلی ئەم مانگە دابین بکەن. لە گرنگترین کەلوپەلەکانیش هاوڵاتیان ڕوو لە کڕینی تورشی و ماستی کوردەواری دەکەن و بەم دوو بابەتە سفرەی ئێوارەی ڕەمەزانی خۆیان پێدەڕازێننەوە. لە مانگی ڕەمەزان تورشی تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی ئەو کەسەی بە ڕۆژۆیە حەزی لە هەموو شتێکە واتە حەزی لەم تورشیاتانەیە. جا لە مانگی ڕەمەزان بازاڕی ئێمە هەرە باشترین بازاڕە. ماسش خۆ دەزانی ڕەمەزانە خەڵک قبل ما هین بکە یعنی ماسەخوا ئەو خورما زۆری میشی لای ئێمە یعنی تورشی و ماسشە یعنی ئەڕوە. بازاری ڕەمەزان لە بەغدا لەم دوو ساڵەدا بەرەو وەستاندا. دکتۆرێکی بوارناسی ئابووری هۆکارەکان بۆ دابەزینی نرخینەوت و بۆ بەتاڵی و بێکاری دەگەڕێنەوە. بازاری عێراقی لە ماوەی ئەم ساڵ و ساڵی ڕابردوودا تێبینی ئەومان کرد خەڵک بەگشتی بۆ کڕینی شتومەک کەمتر ڕوو لە بازارەکان دەکەن و هۆیەکەش دەگەڕێتەوە بۆ ئەو کەم خەرجکردنەی کە حکوومەت پەیڕەوی دەکات بەهۆی دابەزینی نرخی نەوت و هەروەکو وتمان ڕێژەی بێکاری بەرزە بەهۆی لاوازی کردی حکومی بە شێوەیەکی گشتی. هاوڵاتیان لە مانگەدا بە چاوێکی ناومێدی سەیری بازاڕی خۆیان دەکەن و هەندێکیان ڕادەگەینێن کە نەئارامی و ئاسایشی بەغدا بۆنێتە کاریگەرێک بۆ وەستانی بازاڕەکانیان. ڕۆژانە کارەکانمان زۆر ئاساییە و کێشەمان نییە، بەڵام ئەمڕۆ کە ڕەمەزانە فرۆشتنمان زۆر کەمە بە بەراورد بە ڕۆژانی تر بازار زۆر سستە. بازار بە یەکجاری ماندووە تا ڕادەیەک ئەوەیە بە چاوی خۆت دەبینی. ئەگەر بێت و بارەکە ئارام بێت خەڵک ڕوو دەکەنە دەرەوە شت دەکڕن. خانەوادەکان لە ماڵ دێنە بەڵام بەهۆی ترسەوە خەڵک لە ماڵ دانیشتون. سەرەڕای ئالۆزبوونی باری ئەمنی و قەیرانی دارایی بەڵام بەغدایەکان بە سۆزێکی ئاینەوە سەیری ئەم مانگە دەکەن و پڕ بەدڵیشەوە پیرۆزبایی خۆیان لە گشت بسوڵمانانی جیهان دەکەن. لە بەغدا وەنزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.